بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر ئامانجی سەردانەکەی وەزیری بەرگری و سوپاسالاری تورکیا دەکەین کە سەردانی عێراقیان کردو لەگەڵ وەزیری بەرگری و ناوخۆ لەگەڵ سەرۆک کۆمار سەرۆک وەزیران هەروە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق کۆبوونەوە و هاتوونە هەرێمی کوردستانی لەگەڵ بەرپرسانی هەرێم بە تایبەتی دەسەڵاتدارانی پارتی دموکراتی کوردستان کۆبوونەوە دەکەن سەر ئامانجی سەردانەکەی دەکەین ئایا چی لە هەگبەی سەردانەکەدایە کە لە ماوەی ڕۆژی ڕابردووشدا سەرۆکی دەستگای میت ئیبراهیم کاڵن لە عێراق و لە هەرێمی کوردستان بوو و عێراق تورکیا چ داواکارێکی لە عێراق و هەرێمی کوردستان هەیە و سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی و تورکیاش کە وەزیری دەرەوەی تورکیا لەم ڕۆژاندا هەڕەشەی لە یەکێتی کردبوو سەبارەت بە پەیوەندیەکانی تورکیا و پەیوەندیەکانی یەکێتی و پەکەکە وسبار بداخستنی فڕۆکەخانەی سلێمانیش ئەمڕۆ سەرۆک کۆماری عێراقێکی لەو گفتوگویانەی کە کردبوو لەگەڵ وەزیری بەرگری پرسی داخستنی فڕۆکەخانەی سلێمانی بوو لە بەرنامەی ئەمڕۆ ئەم پرسانە تاوتوێ دەکەین و سەرەسەر دوایین قسەکانی پلاسخاتیش دەکەین لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی لەبارەی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ عێراق ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف سیاسەتمەدار لە هەولێرەوە تاوتوێ دەکەین مامۆستا بەخێر بن سوپاسی ئامادەبوون دەکەین سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە سەردانی وەزیری بەرگری تورکیا و لەگەڵ سوپاسالاری تورکیا کە ئەمڕۆ هاتبوونە عێراق و ئێستا گەیشتونەتە هەرێمی کوردستانیش ئامانجی سەردانەکە چی لێ دەخوێنرێتەوە؟ بەڵێ سوپاس کاک حەکیم سوپاس دەکەم سوپاس بۆ جەنابەت سڵاو بۆ بینەرانی پەیام تیڤی سوپاس دەکەین لەم ڕۆژانە تەبعەن بارودۆخی عێراق و ناوچەکە لە ڕووی ئەمنی و عەسکەری و زۆر گەرمە گڕی لێ هەڵاسێ هەموو لایەک هەوڵەدا خۆی لا بدا لە ئاگری ئەو شەڕە و ئێران و عێراق بە تایبەتی زۆر حەزەر لە هەڵکشانی گەرمایی ئەو شەڕەکەن و تورکیایش لەلایەکەوە ئەوێ ئیستیفادە لە دۆخەکە بکە کە گەرم بووە لەلایەکی شەوە ئەگەر شەڕەکە گەورە ببێ بە بۆنەی غەزە و ئەو بارودۆخ هاتوۆتە پێش ئەویش ئەوێ لە پریشی ئەو شەڕە دوور بێ بۆیە هەموو لایەک دێنەوە بۆ یەکێک لە سنتەرەکان و یەکێ لە سنتەرەکانی گەرمایی ئەو شەڕەکە عێراق و هەرێمی کوردستانیش کە بەدەستی خۆی نییە کراوەتە ئامانج بۆیە عێراق تورکیا وەکو وەزیری دیفاع سوپاسالار میتی تورکی پێشتریش وەزیری خارجی ئەم باس و بابەتەیان لەم هەفتە بەگەرم گرتووە و مەیدانی بۆ یەکەم جارە ئابە و شێوە کە تورکیا بۆ یەکەم جارە بێت بۆ عێراق و بێتە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ بەرپرسان ببینێ و پەیامی ڕۆشنی خۆیان ڕائەگەیەنن ئەلبەت بیرمان نەچێ تورکیا لە عمقی استراتیژی تورکیا یا ئامانجەکانی تورکیا لە عێراق بەگشتی 4 ئامانجیگە هەیە یەکێکیان بریتێ لە ململانەی درێژخایەنی مێژوویەکی بەقووەت لە نێوان قوڵ و بەهێز لە نێوان تورکیای قەدیم و نوێ هەیە لەگەڵ ئێران و یەکێک لە گۆڕەپارەکانیان هەمیشە عێراق بووە ئامانجی دووەمی بریتێ لە بازرگانی و پێگەی ئابووری عمقی ئابووری تیجاری تورکیا لە عێراقا کە بەتەمایە بیگەێنێتە 20 میلیارد دۆلار کە ئەکاتە لە سابیسی هەموو بودجێ عێراق لە ساڵێکە و بابەتێکی تری ئەم نییە کە پەیوەندی بە سنووری خۆی و پەکەکەوە هەیە ئەوەش بابەتێکە کە پەیوەندی بە عێراقەوە هەیە ڕاستەوخۆ لە ڕووی دەستورە و لەسەر ئەرزی واقعیش بە جۆرە لە جۆرەکان پەیوەندی بە کوردەوە هەیە چونکو لە چیاکانی کوردستانایە بابەتی چوارەمی تورکیا کە هەمیشە ئەوێ بیکاتە عمقی استراتیژی خۆی مەسەلەی سوننەی عێراقە کە لە ڕووی لە ڕێگەی مووسڵەوە لە مەنتیقەی مووسڵەوە بەپێی ئەو پەیوەندیە تاریخی کە هەیبووە ئەوێ هەمیشە بە ئامانجی بگرێ جا ئێستا ئەوەی کە گەرم و گوڕ لە بەردەستایە بابەتە ئەمنیەکە و دۆسیە ئەمنیەکەیە بۆیە هاتوون ئەیانەوێت لەم کاتێکەوە ئەمریکا هاتوۆتە سەرخەت و ئەوێ بە جددی بدا لەو گروپانەی کەوە
بە ناوی فەلەستین یان ناوی خەزەوە بە بۆ پشتیوانی ئەوان لە هێزەکانی ئەمریکایان داوە عەزێتی هێزەکانی ئەمریکایان کردووە لە سووریایش و لە ئوردونیش و لە ناو عێراقیش و لە کوردستان و حەریریش. بۆیە ئێستا تورکیای ژەوێ بڵێ منیژەم پەیامەم هەیە ئەگەر بڕیار بێ ئێران زەخت بکە لە عێراقە بێ معارەزەی دژ بە ئەو لە کوردستان و عێراقە نەمێنێ و ئەگەر ئەمریکا بڵێ نابێ معارەزەی من لە عێراقا بمێنێ تورکیا شاتووە ئەڵێ منی شاتووم بەدەم ئەوەکەوە پێویستە معارەزەی منیش لە خاکی عێراق و کوردستانە نەمێنێ. پەیامەکە زۆر ڕۆشنە زۆر وازەحە و لەسەر تەلەڤیزیۆنی تورکیش وەزیری خارجی تورکی بە ئاشکرا پەیامەکانی گەیاندووە. باشە مامۆستا ئەوەی کە بەڕێز باسی لەکەی یعنی ئێستا تورکیا یەکێک لەو داواکارانی کە پێشتر وەزیری دەرەوەی تورکیا کە لە ساڵی ڕابردوو لە کۆتایی مانگی هەشت هاتە عێراق وەرەمی کوردستان ئەو بوو کە پەکەکە بخرێتە لیستی تیرۆرەوە، بەڵام عێراقیەکان عێراق ئەم داواکاری ڕەت کردەوە. ئێستا پێچێ عێراق بچێتە ژێرباری وەکو چۆن ڕێکەوتنێکی ئەمنی لەگەڵ ئێران کرد بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئاوا ڕێکەوتنێکیش لەگەڵ تورکیا بکات سەبارەت بە پەکەکە و سنوور؟ من پێم وایە بەوەی کەوا بڵێن پەکەکە بچێتە لیستی تیرۆریان نەچێت هیچ کاریگەریەک لە وجودی پەکەکە ناکا لە قەندیل. ئەوە یعنی ئەوە حەل نییە ئەوە چارەسەر نییە و بەوە حەل نابێتە ناپەکەکە ناو بنرێ تیرۆر و هەتاوەکو ئێستا ڕاستەوخۆ ئەمریکا هیچ پەیوەندیەکی لەگەڵ پەکەکە نەبووە و هیچ عەلاقەیەکی لەگەڵ نەبووە. عێراقیش بە خۆی وای گەیاندووە کە هیچ جۆرە پەیوەندیەکی لەگەڵ پەکەکان نییە و هیچ دامێکی پەکەکە ناکا. بۆیە بە بابەتی ئەمەی بخرێتە لیستی تیرۆر کێشە بۆ تورکیا حەل نابێت، چونکو تورکیا تا ئیسە دەستکراوە بووە لەوەی کەوە چۆن مامەڵەی پەکەکە بکە لە قەندیل بە ڕۆکێت بە فڕۆکە بە سوپای سەرزەمینی بە هەموو شێوەیەکە بۆی کرابێ درێغی نەکردو پێم وابێ بابەتەکە بەو جۆرە حەل نابێ. ئەگەر پەکەکە ناو بنرێ بخرێتە لیستی تیرۆریان نەخرێ تەسەور ناکەم ئەوە داواکاریەکەیان بێت تەسەورەکەم داواکاریان لێڤڵەکەی ئەم جارە لەوە بەرزتر بێ. یعنی ئەوەی کە بەڕێز وتت ڕێکەوتنێکی هاوشێوەی ئەوەی ئێران و عێراقە جاوە سەردەگرێت؟ من وازانم تورکیا هاتووە بۆ ئەوەی عێراق بکا بە خاوەنی کەیسی ئەمنی خۆی لە کورد لە قەندیل و ئەوێ بە عێراق بڵێ لە ڕووی دەستوریوە تۆ خاوەنی ئەم بابەتەی چونکو سیادەی عێراق ئاسمانی و زەوی و سنوورەکانیشی تۆ لێی بەرپرسی ئەم بابەتە پێویستە تۆ چارەسەری بکەی. بەڵێ ئەی سەبارەت بە ینی هەرێم هۆکاری چیە پەیوەندیەکەی بۆ نمە تورکیا زیاتر لەگەڵ پارتیە و پەیوەندی ئێرانیش بڵێن لەگەڵ یەکێتیە وە سەبارەت بەو هەڕەشانەش کە وەزیری دەرەوەی تورکیا لەم ڕۆژانە لە یەکێتی کردی سەبارەت بە پەیوەندی لەگەڵ پەکەکە دەڵێ ئێمە سزامان خستوونەتە سزای ئاسمانی ئەگەر پێداچوونەوە نەکەن ڕێکاری دیکەش دەگرنە بەر. چی بەسەدێ مامەڵەکردنی تورکیا لەگەڵ هەولێر و لەگەڵ سلێمانی؟ بەڵێ جیاوازیەکەیە لەم بابەتە. جیاوازیەکە ئەوەیە پەکەکە تەعاً تا 96 تا 1996 پەکەکە لە ناو هەولێر بوون. ئەوە بوو بە شەڕێکی تند لە بینی پەکەکە و پارتیە پەکەکە چوونە دەرەوە وردە وردە چوونە دەرەوەی شارەکان و دوایی لە کۆتاییە لە قەندیل گیرسانەوە. دوای ئەوەش کە بارودۆخەکە گۆڕا کەم کەم لە قەندیلەوە کە ئەو لەو سنوورانن لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانایە و ئەوان لەو سنوورانە ئەڵبەت پێشتر هەژمونیان زیاتر بوو ئیستا کەمترە. قسەکانی وەزیری خارجی تورکی لەسەر تەلەڤیزیۆنی تورکی زۆر ڕۆشن ڕوو تەقریبەن ڕوئەکاتە یەکێتی نیشتیمانی باسی هەولێر ناکا بەو جۆرە ینی مەسئولیەتەکە ئەخاتە ئەستۆی ئەوان کە داوایان لێکاڵێ ئێمە ئەزانین داوا ناکەین ئەوان بە شەڕ پەکەکە دەرکەن یا چەک بەکاربێنن، بەڵام ئەڵێ یارمەتی ئەو یارمەتیانەی کە ئەیدەن
ئیتر لۆجیستی بێ هەر شتێکی تر بێ حەوانەوە بێ چارەسەر بێ معلوماتی بێ داوای ئەو شتانە ئاکا ئەڵێ لەوە زیاترمان ناوێ بەڵام دەعمیان مەکەن لەبەرۆی بەپێی قسەکانی وەزیری خارجی معلوماتیان هەیە دەربارەی ئەوەی کە یەکێتی پێشتر هەنگاوێکی ناوە بۆ ئەوەی کەوا بەو شێوازە بێ کە تورکیا تا ڕادەیە پێی باشە بەڵام هەنگاوەکەیان خاو بۆتەوە ئەلبەت من واتە سەورەکەم وە بە پێی معلوماتی من وای تێگەیشتوم لە بەرنامەی یەکێتی نیشتیمانیە هەیە و بەرنمەیە داناوە من 2 مانگ لەمەوە پێش تقریبا ئەم معلوماتم بیستووە کە یانەوێ بابەتی پەکەکە بە شێوەیە چارەسەر بکەن کە نەگاتە ناخۆشی لەگەڵ پەکەکە و تورکیاش بە جۆرە لە جۆرەکان ڕازی بکەن بەڵام یەکێتی فریان نەکەوتووە ئەو بەرنامەی کە هەی بۆ فریان نەکەوتووە جێبەجێ بکە ئەم حاڵەتەی عێراق و ئەمریکا و هێزەکانی ناو عێراق و لێدانی هەولێر هاتۆتە پێش بەڵێ ینی چاوەڕە دەکرێت ینی هەوڵێک سەر بگرێ ئەمڕۆ سەرۆ کۆماری عێراقیش پێویست بە فڕۆکەخانەی سلێمانی کە 9 مانگە زیاتر لە بڵین نزیکەی ساڵێکە داخراوە بکرێتەوە یاخود چاوەڕێی سزای زیاتر بینە لایەن تورکیاوە قسەکانی وەزیری خارجی تورکی زۆر ڕۆشناڵێ ئەگەر چارەسەری بکەن ئەوان ئامادەن هاوکاری بکەن مەتاریش بکەنەوە و چالاکی تری بازرگانیش لە سلێمانی بکەن بەڵام ئەگەر نەیکەن ئاماژە بۆ ئەوە کە هەڵوێستی تونتریش ئەگر نەبەر یعنی دوور نییە حتاوەکو هەڵوێستی ئۆپەراسیۆنی عسکەریش بگرنەبەر لە هەندێک ناوچەی سلێمانیە بۆیە ضرورە یەکێتی نیشتیمانی بەپێ ئەو استراتیژەی کە هەیەی زوو فریای ئەوە بکەوێت لەم دۆخە کوردستان فرسەتێکی بۆ هاتوۆتە پێش زۆر گرنگە بە هەولێر و سلێمانیشەوە ئەم فرسەتە لە کیس نەدرێ ئاسایش بۆ هەرێم بەرقەرار بکرێ دوور بێ لە پریشکی ئەم شەڕانەی کە ئەگەرە و هەمووی لە ڕێایە بەنیسبەت کۆی ناوچەکە و عێراقیش بە شێوەیەکی تر بۆیە ئەگەر یەکێتی نیشتیمانی بتوانێت هەرچی زووتر کات لە دەست نەدا بە جۆرە لە جۆرەکان تەفاهومێکی باش لەگەڵ پەکەکە بکە دوورکەونەوە لەو شوێنانەی کەوە زیاتر تورکیای نیگەران کردووە بۆ خۆیشان باشە پەکەکە و بۆ سلێمانی بۆ علااقاتیشیان بۆ ئایندەی کوردستان باشە بەس ماوەسە سەبارەت بە پەیوەندی بڵین تورکیا و پارتی چەند جاری بەرپرسانی تورکیا هەرچەند ناوی حکوومەت هێرم نایەن بەس بۆ حکوومەت دەڵێ سوپاسی حکوومەتی هەولێر دەکەین کە هەماهنگن لە ڕوبەڕۆبوونەوەی تیرۆر هیچ زۆر هاوکارێکی سەربازی لە بینی تورکیا و پارتی هەیە کە ئەم داواکاریەش بمونم لە یەکێتی هەبێ لە داهاتوو من هیچ معلوماتم لەسەر ئەوە نییە کە هیچ هاوکاریەکی یعنی عسکەری ئەمنی لە نێوان تورکیا و پارتیا هەبوو بێ دژ بە پەکەکە ئەوەندەی کە هەیە و بیستومە ئەوەیە کە هیچ پەیوەندیەکی سیاسی تا ڕادەیەک ئەمنی عسکەری لە نێوان پەکەکە و پارتیا نییە و نیگەرانی خۆیان دەرەبڕن زوو وەکە بە هۆی پەکەکەوە کاتێکە قەسبی ناوچەکانی بادینا نەکرێ ئەگەر بەیاننامەی پارتی بە شێوەیەک و بەیاننامەی حکوومەتیش سیر بکەی هەمیشە ئەوە باڵەکە خاتە تەمان نیگەرانە لە نیگەرانی دەرەبڕێ بەرامبەر بە ئەوەی کە تورکیا قەسبەکە لە گوندەکانە خەڵک ئەکوژێ خەڵک شەهید دەبێ گوند چۆڵەکرێ هەندێک جار وێرانە بێ ئەو نیگەرانیانە دەرەبڕێ ئەو شکاتانە ئەکا بەڵام بەشێ لە ئەو باڵەکەی ژەخاتە ئەستۆی پەکەکە و داوایان لێە کە ئەگەر ناتوانن میوانێک یا وەزعێکی یعنی سەلامەت بگوزارێنن لە هەرێمی کوردستانە ئەتوانن بە شێوازێکی تر مقاومەی خۆیان یا بەرخۆدانی خۆیان لەگەڵ تورکیا بکەن لە ناو قوڵایی خاکی تورکیا بەڵام هەرێمی کوردستان بەرگێ و جۆرە شەڕانە ناگرێەوە ناتوانێت دیفاع لە ئەو دۆخە بکە کە تێی کەوتووە بۆیە دەربڕینی نیگەرانی و هاوکاری نەکردنی پارتی بۆ پەکەکە بۆ تورکیا ئەوەندە بەسە و تورکیا بە ئەوەندە ڕازیە بێ لە کورد چونکو ئەزانەیە کورد یەکتریش ناکوژێت لەو قۆناغە بە تایبەتی تێری خواردووە لە شەڕی ناوخۆ لە ڕووی عسکەریشۆ دەرەقەت نایەت باشە پێشتر داواکارێکی عێراقە و بۆ ڕۆشنە دەرەوەی هێزە بیانیەکان و پێشتری شەندێک لایانی شعار باسییان لە
تورکیا کردبوو ئەو بڵێن سەربازگانی کە تورکیا هەیەی چی لە باشی لە سنووری پارێزگەی نینەوە چ لە ئۆپەراسیۆنە سەربازیانەی کە باز لەوە دەکرێت ینی نزیکەی لە سەداسی خاکی پارێزگەی دۆک ئێستا لە ژێر کۆنتترۆلی تورکیادا بێ بەشێکی لە ژێر کۆنتترۆلی پەکەدایە بەشێکی ئەوە لە ژێر کۆنتترۆلی هەرێمدایە ینی تورکیا تازە پاشەکشێ دەکات یاخود ئەزمموی ئەوەیە کە لە پشتدار شوێنێک دەمێنێتەوە لەو ناوچانەدا لە عێراق بێ لە سووریا بێ لە کوردستانی ڕۆژاوا بێ بە تەسەووری من تورکیا ئینسیحاب ناکات ناگەڕێتەوە ئیلا لە یەک حاڵەت لە دوو حاڵەتانە بێ تەواو دڵنیا بێ کە هیچ جۆرە هێزێکی چەکداری دژ بە تورکیا لە خاکی عێراقا نەماوە ئەوە لەو حاڵەتە ئەگەری زۆرە کە ئینسیحاب بکە دووەمیش ئەگەر ناتۆ ئەمریکا تەواو تورکیا جواب بکەن فشار بخەنە سەری هەڕەشەی ئابووری لێ بکەن بەو لەو حاڵەتەدا لەوانەیە زۆربەی ناوچەکان چۆڵ بکە بەڵام هەتاوەکو ئێستا ئەمریکا و فشاری لەسەر تورکیا نەکردووە و ئەو داواکاریشی لێ نەکردووە تا ئیسا تهدید و هەڕەشەیەکیشی لێ نەکردووە جا احتیمالە ئەگەری ئەوەی هەیەەوە پەیوەندی هەبێ بە علااقاتی بینی تورکی ئەمریکی لە دەرەوەی ئیعلام شتیوە بەڵێ بەڵێ پەیوەست بە پەیوەندی بڵێن ئێستا تورکیا بەغدای بۆ گرنگترە یاخود هەولێر پێشتر بڵێنەوە بەدی دەکرا پێش ریفراندۆم ینی کەمتر دەچوونە بەغدا زیاتر بەرپرسان ڕاستەوە خۆدا هاتنە هەولێر ئەم جارە گۆڕانکاری دروست بووە ئێستا چۆن سەیری بڵێن هەولێر و بەغدا دەکەن کامیان بەلاوە ئێستاش ئەولەوی لای تورکیا هەولێرە هەولێر لە دوای ریفراندۆم یەکەم جارە ئاوا بەو گەرم و گوڕیە تورکیا بێتەوە بۆ هەولێر و ئەو سەردانانە بکە نەک هەر تورکیا وڵاتانی تریش ئەمریکاش بریتانیاش ئەوروپاش هەندێک لە دووەلی عەرەبی لە دوای ئەم بارودۆخە تازەیی کە هاو بەسەر کوردستانە هاو بەسەر عێراقا بەگشتی کوردستان بە تایبەتی و ئەو ڕۆکێت بارانەی کەوا هەولێری کردە ئامانج و خەڵکی سڤیلی شەهید کرد لەو کاتەوە کە هەولێر جارێکی تر بووە بە قەزەیەکی گەورە و بۆ بە بابەتێکەوە بە هەند وەربگیرێ لە معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتی و لە ئومەی متحیدە و لە مەجلیسی ئەمن و بە قسەکانی بلاسخارتیشا دیارە بەبەرەوە ئەبێ ئەمە فرسەتێکی ترە کورد بۆی هاتووە و ئەمە کە فۆکسی ئەخرێتە سەر گرنگی پێدرێ دێن بە دەمیوە ئەبێ بە سیاسەتێکی حەکیمانە لێزانانە بە تەوازن ئەم فرسەتە لە کیسنەدا و جارێکی تر ئەم ڕۆشناییە و ئەم فۆکسە کەوتۆتەوە سەر هەرێمی کوردستان ئەبێ جوان تەوزیف کرێ و ئیسفادەی لێ بکرێ باشە پێوەست بە پەیوەندی بڵێن هەرێم و تورکیا زیاتر پەیوەندێکە تێڕوانی تورکیا لە پەیوەندی لەگەڵ عێراقی زیاتر ئاساییشە چونکە باز دەوەکە تا ئێستا بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە تورکیا ڕێگەی پێ نەدرێ وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بکرێتەوە یاخود وەکو دامپێدانانێکی وەکو ناوی هەرێمی کوردستانیش بە فەرمی بهێنرێ دانی پێدا بنێن لە کۆبوونەوەکاندا هەرێمی کوردستان پەیوەندی بەردەوامی هەر بووە لەگەڵ تورکیا چەند فترەیەکی زۆر کەمی دوای ریفراندۆم نەبێ یعنی هەمووی 2 هەفتە نابێ وەک بیستومە سەرۆکی هەرێم لە ئەنقەرە بووە و کۆبوونەوەی کردووە و چاوی پیان کەوتووە و باس و بابەتی ئەمنی و عسکەری و ئەو دواخی کە هاتۆتە پێش و ئەو وەزعی کەتیایە و باسی عەلاقە لەگەڵ بەغدا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و نەوتی ئایندە و باسی تاقە و باسی عەلاقاتی تیجاری و ئیستیسمار و هەموو بابەتانە کراوە و تورکیا تەمعەن خوازیارە ئەو شتانە ئاسایی بێتەوە بەڵام لە دوای ریفراندۆم وازەحە زۆر ڕوونا کە تورکیا زیاتر ئیهتیمامی بە بەغدا کرد ڕووی لە بەغدا کرد بەڵامی سەبەب هۆی ئەو بارودۆخەوە کە هاتۆتە پێش بڕیار بوو 5-6 مانگ لەمەوە بەر ئۆردۆغان بچێ بۆ بەغدا لە دوایەوەی سەردانی خەلیجی کرد بڕیار بوو لە دوای قەتەر بێ بۆ بەغدا بەڵام دوای سعودیە و قەتەر نەهات ناتێگەیشتێکی تێنەگەیشتن لە بینی عێراق و لە بینی بەغدا و ئەنقەرا هەیە و گەیشتە قەناعەت کە هاتنی ئۆردۆغان هاتنی بۆ بەغدا لەو قۆناغا هیچ سوودێکی نییە بۆیە جارێکی تر ئەم هاتنەوەیان بۆ هەولێر
گرنگە بەنیسبەت هەرێمی کوردستان وابێ سلێمانی و هەولێر هاودەنگ بن کۆک بن ئەمبار و دۆخە جوان پێکەوە تاوتوێ بکەن تا بزان لەم قۆناغا چۆن ئیسیفادەی لێەکەن. باشە مامۆستا سەبارەت بە پارێزگاری کەرکووک ئەم سەردانی پێشتری سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا مید بۆ عێراق و بۆ هەولێریش هیچ تەداخولێکی ڕاستەوخۆ هەیە بۆ پارێزگاری کەرکووک بە پێشتر وەزیری دەرەوەی تورکیا باسی نۆرە بە نۆرەی کرد بوو لە نێوان پێکاتەکان؟ نۆرە بە نۆرە تەمان هەر شتێکی ئەدەبیە ئەزان کە ئەوە هیچ عملی نییە چونکو ئەسڵەکە کێشەکە لە ئەسڵە ئەگەر قەرار بێ کێشە بێ لە بینی کورد و هەموو پێکاتەکانە بە شێوەیەکی گشتی و عەرەب بە شێوەیەکی تایبەتی و ئەوە ئەزانێت تورکمان قەتسەرەی ئەوەی نایە بە کورسیە دوو کورسیوە بەڵام مەبەستی ئەوەیەکەوە پێگەیەکیان هەبێت لە ئەنجومانەکە مەسەلەن جێگرێکە یا شتێکە یا هەندێک خزمەت گوزاریە فەرامۆش نەکرێن ئەگینا بەڵام وەکو شت فەرزکەن یا تهدید بکەن شتی وایان نەکردووە دۆستانە یا بڵین برادەرانە یا ئامۆژگاریانە قساکرێ و هەندێک جاریش تورکمانەکان شکات ئەکەن یا هاوارە بن ئەوانیش دێن بە دەمیانەوە لەو حدودە دەرناچێت ئەگینا بابەتەکە ئیسە لە بینی پارتی و یەکێتیایە ئەگەر بە مەسیحی وەشتەکەیان کۆتایی پێ نابێ بە یەک کورسی هەر بۆ کووردە بەڵام ئەو کاتە ئەمێنێتەوە سەر ئەوە ئایا دوای محافظ چیترە درێ بە تورکمان جێگرێکی ئەدرێت یا نایدرێ ئەوە بابەتێکی تری ئیداریە لە بینی خۆیانە چارەسەریەکەن. باشە بەس لەسەر کەرکووک کۆبنەوەی پارتی یەکێتیە بوو بازەوەکەی ڕێکەوتن نەکرا بێ پارتی داوای پارێزگارێکی بێلایەم کە یەکێتی دەڵێ لە خۆم بێ بەڵام بالایەنەکانی دیکەش لێ رازی بن چ چاوەڕێ دەکەێت چکە ئێستا بە یەکێتی وە بە پارتی و بەو مەسیحێشکە دەڵێن لە یەکێتیەوە نزیکە 7 کورسیە پێویستیان بە 2 کورسی ترە بۆەوەی کە پارێزگار دابنرێ وە کۆبوونەوەی پێشتری ئەنجومەنی پارێزگاش نتوانرانی سابی یاسایی تەواو بکرێ بۆ کۆبوونەوە. بەڵێ وەکووتمان بە کورسی مەسیحیەکەەوە هەر ئەمان زۆرینەن دوجار هەر بۆ کورد دەوێت لە کوردیشە بە پێی لۆژیک و مانتیق مادەم یەکێتی 5 کورسی هەیە هەر بەر یەکێتی ئەکەوێ بەڵام دوجار پارتی دیارە ئەگەڕێ بۆ ئەوەی بزانێت لە ناو بربژێرەکانە کێ یەکێتیەکە کە پارتیش با بڵێن لێی دڵنیا بێ و ناوەکو خۆیان دەڵەن کەسێکی نیشتیمان پەروەر بێ کەسێکی نەتەوەی بێ و خیبرەشی هەبێ لە بابەتەکە یعنی لە کەرکووک ناسی و پێکاتە ناسی و ئەزمونێکی هەیە بێ لە بابەتی کەرکووکە هەنی کەرکووکیەک نەبێ زۆر خەبیر نەبێ لە شانی کەرکووکە بۆیە ئەگەرە نەتیجە و چونکو ئەگەر شتی تر بەڕێوەیە دوایی ئەگەر ئیسا پارتی پێداگری بکە لەوەی بڵێ وەکو جاری پێش و 2005 بوو 2004 بوو 5 بوو ئەوانە پێداگری کرد لەسەرەوەی بێ بێلایەن بێ و کە بێلایەنێکی ئەندانا دوایی بەدڵی یەکێتی نەبوو دوایشە لە ئاخیرە هەر گۆڕیان هەر کردیان بە یەکێتی ئەو سیناریوانە دووبارەکردنەوەی هەڵەیەکی کوشندەیە لە سیاسەتا بۆیە باوەڕ ناکەم نەیەکێتی بیکانە پارتیش زۆر پێداگری بکە. باشە مامۆستا پێوەست بە دۆخیارێن پێشتر کە ئێران موشکبارانی هەولێری کرد لە ماوەی ڕابردوو یان هەندێک خوێندنەوە هەبوو گوایە پەیوەندی بڵین دەسەڵاتدارانی پارتی و تورکیاوە بێنێ دەڵێن پەیوەندی بە دەسەڵاتدارانی بڵین پارتی و ئەمریکا و چی لە دەخوێنرێتەوە ینی ئێستا درۆنی تورکی بۆنم لە سنووری سلێمانی دێ و بە هەمان شێوە درۆنی گروپە چەکدارەکان و موشکی ئێران بۆ سنووری هەولێر. بەڵێ دەی ڕوونە ئەوە بابەتەکە بەشێکی سرعە ئیقلیمیە قوڵەکەیە بەشەکەی تری ئەوەیە کە ئەو ئەڵێ معارەزەی من یا دوژمنەکانی من دێن لە هەولێر دائنیشن لێرە کۆبوونەوە ئەکەن تورکیای ژەڵێ نەیارەکانی من لەوێ دائنیشن لەوێ داڵدە ئەدرێنێ لەوێ یارمەتی ئەدرێن هەر کەس پاساوی خۆی لەگەڵ موشەکبارانەکە بەیاننامەکەیشیان لەگەڵان نێرن بەڵام ئیسپات بوو بۆ دنیا کە ئەمە بەشەکەی هەولێر هیچ بەڵگەیەک نەبوو عێراق خۆی هات مەیدانیان ئیسپاتی کرد کە هیچ نە ئیسرائیلی لێرە بووەوە نە مخابەرات هیچ دەوڵەتێکیشی لێ بووە ماڵێکی
سبیل بووە و کەسێکی بازرگان و تاجیر بووە و هەواڵەکە نادروستە. ئەمە تەقریری عێراق، ئەمە وەزارەتی خارجی عێراقیەوە ئاڵێ. باشە بەس مامۆستا ئێستا ئەوەی باسی تورکیامان دەکرد وەکو ئێران وەزارەتی داخلی عەفو. بەڵێ وەکو ئێران ئێران چی دەوێت لە هەرێم ئێستا داواکاریەکانی جێبەجێ کراوە ئەمە دووبارە نابێتەوە؟ لە سیاسەتە ئەوە نییە بڵێ ئەمە حەسمیە ئەمە حتمیە ئەبێ یا نابێ، شتیوان نیە، ئەمە معادلاتە هاوکێشەیە. من جارێکی تریش قسەم کرد لەسەر ئەم بابەتە. ئێران لەو کاتاکە لە هەولێریدا تەمەن هەولێر بەو لێدانە هەرچەند زەرەرێکی ئینسانی و اقتصادی گەورەی کرد و بۆ چەند ڕۆژێکیش ترسێک دروست بوو، بەڵام هەولێر ئیسفادەیەکی زۆر گەورەی کردووە لە ڕووی سیاسیوە، لە ڕووی پێگەوە، لە ڕووی سومعەوە، لە ڕووی جارێکی تر کەوتنەوە ژێر ڕووناکی ئیقلیمی نێودەوڵەتی. بەڵام بڵێ دووبارە نابێتەوە هیچ من نازانم. ئەوە باسی پلانی استراتیجی و ئەمنی مستەقبەلی ئێرانە، بەڵام وا دیارە کە لە بەرۆی عێراق زۆر بە جەسارەت زۆر بە ڕۆشنی ئیسپاتی کرد کە هەڵە بووە و بڕیارەکەی ئێرانیش هەڵە بووە و موشکبارانەکەش هەڵە بووە و هیچ ئەسڵ ئەساسێکی نییە. بۆیە ئێران ئەو هەڵە کوشندەی کە لەو کاتا کردی لەوە ناکە، منطق ئەڵێ لەوە ناکە دووبارە ببێتەوە، چونکو لە هەمان کاتە لەگەڵ پاکستان موشکبارانی پاکستانیشی کرد، پاکستان وەڵامی دایەوە. لە هەمان کاتە لە دوای ئەوەشی سووریا و ئوردونی کرد، وەڵامێکی زۆر تند و ناڕەحەتی وەرگرت بۆ ئەو گروپانەی کەوە وا ئیدعاءەکەن سەر بە ئێرانن یا وا ئەوترێک کە ئەوانە سەر بە ئێران و هەرچەند ئێران بۆ هەندێکیان ڕایگەیاندووە کە ئەوانە هیچ پەیوەندێکیان بەوە نییە. بۆیە ڕووداوەکە بە جۆرێ بوو، بە جۆرێ هاتە پێش کە هیچ قازانجێکی نەبوو بۆ ئێران و هیچ سوودێکی لێ وەرنەگرت و بەعکسەوە زەرەری گەورەی لێ کرد و زەرەرەکان بەردەوامیشن. بەس پەیوەست بە ئەمریکا بۆچی هەڵوێستێک نەبوو لەسەر و موشکبارانەی بۆ نمونە هەولێر؟ بە هەمان شێوە بۆ نمونە ئێستا ڕۆژاوی کوردستانیش بردمان دەکرد لەلایەن تورکیاوە. بێدەنگیەک هەیە لە کاتێکە ئاسمانی بڵێن عێراق و تا ڕۆژاوی کوردستانیش لەلایەن ئەمریکیەکانەوە کۆنتڕۆڵ نەکراوە؟ بەڵێ کۆنتڕۆڵ بەردەوامە، فڕۆکە بەردەوام ئەگەڕێ، بەڵام خۆ فڕۆکە و کۆنتڕۆڵ ڕێگە لە موشک ناگرێ. ڕۆکێت کە دێ موەجەهە، بەڵام قەڵغانێکی ئاسنین بەسەر کوردستان و عێراقەوە نییە تا هەر موشەکی هاوبی گێڕێتەوە. ئەوەی کە تورکیاش باسمان کردیانی تورکیا کە موشکبارانەکە ئەگەر ڕێکەوتنێکی نهێنی لە پشتەوە لە یەک تێگەیشتنێ لە بینی تورکیا و ئەمریکا نەبووایە، ئەمریکا قسەیەکی ئەبوو. بەڵام دیارە شتێک هەیە لە بینی تورکیا و ئەمریکا، بۆیە لە ئەو موشکبارانەکە یا ئۆپەراسیۆنەکە تەنها ئەوە نەئەڵێت، ئەڵێ دەستپارێزی بکە لە سڤیل و لە خەڵکی مەدەنی، لەوە زیاتر ناڵێ. بەڵام بەنیسبەت ئێرانەوە، ئێران بە دوای ئەم لێدانەی ئێرە بەردەوام بوو لە موشکبار لە ڕێگەی بەناوی ئێرانەوە ئەڵبەت ئەوترێت ئەو هێزانە کە بەناوی مقاومەی ئیسلامی و ئەو عینوانانەوە کە عێراق بەراعەتیان لێەکە، عێراق گلەیی ئەکا و ئەوانیش وا باس ئەکرێن کە تابعی ئێرانی ژەڵە عایدی من نین، بەڵام ئەمریکا خۆیڵێ ئێمە معلوماتمان هەیە کە ئەمانە بە دەعمی ئێران بە تەدریبی ئەو بە چەکی ئەو لە ئێمە ئەدەن، بۆیە بە هیچ شێوەیە ئەڵێ لێیان قوبوڵ ناکەم. و ئەمریکان نەیوتووە مەسەلەن هەموو حەشدی شەعبی دش بە ئێمەیە یا سەر بە ئێرانە. بەعزێ گروپە ناوی بردوون، گروپەکان خۆیشان کە ڕۆکێت بارانەکەن بە شیعاراتێک بە بەیاننامەیەک ئەیکەن کە ئەمریکا ئەڵێ ئەمە ئێرانیە و ئەمە پشتگیری ئێرانە. باشە، سەبارەت بە هەرێمی کوردستان لەو ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە هەبوو بۆچی بازەکەیدا و پێشتریش ئێمە چەند مانگێک بەرنامەیەکمان کرد لەگەڵ بەڕێزت باس لەوە کرد ئەگەر ئاڵۆزیەک دروست بێ هەرێم ئاڵقەلاوازەکەیە و ئەو کاتە خەڵکی دیکە پێچەوانە و پێیان وابوو ئەگەر ئاڵۆزی دروست بێ لە عێراق لە بەرژەوەندی هەرێمە، ینی بۆ ینی هەرێم لەو
موشکبارەی مەبستم گروپە چەکدارەکانە بۆ بوو بە قوربانی. ئێستا شەڵێم کوردستان ئەڵقەلاوازەکەیە. ئێستا لە دوای ئەو موشکباران و دۆخی کاتە پێش بۆ هەولێر و بۆ شوێنەکانی تریژ وە دوای وەڵامدانەوەی ئەمریکا و بەو توندیەی کاتۆتە پێش ئێستش هەڕەشە ئەکاڵێ لە چەند هەفتەی ئایندەشا ئێمە هەر ناوەستین ئێمە ئامانجی ترمان هەیە. ئەمە و هاتنی وەفدەکان بۆ کوردستان تورکی و ئەمریکی و بەریتانی و ئەوە ئێستا ئەمڕۆ مەسەلەن جگە لە بلاسخارد لە ئەنجومانی ئاسایش سویسرا بەریتانیا داواکەن ئەبێ کێشەی ئەبێ ئەمنی کوردستان موچە و بوجەی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ. یعنی وەکو ئەمر یەکەم جارە بەریتانیا بەو سەراحەتە یا سویسرا بێتە سەرخەت و قسە بکە. ئەمە ئەوە گەیەنێ فرسەتێکی تر هاتۆتە پێش بۆ کورد، بەڵام هێشتا حەلقە لاوازەکەیە بۆ عێراق دەوڵەت نییە و لە ئومەی متحیدە نییە و سیادەی نییە جوزئێکە لە عێراق. هەرێمی کوردستان ڕۆکێت و ساروخ و فڕۆکە و تەیارەی نییە تا دیفاع لە خۆی بکە، لەبەرەوە بە جددی حەلقە لاوازەکەیە و هەتاوەکو ئێسەش علاقاتی سروشتی و تەبیعی نەبووەتەوە وەکو ساڵانی قەدیم لەگەڵ بەغدا، لەبەرەوە حەلقە لاوازەکەیە چواردەوری گیراوە بە ئاگر تورکیایە، عێراقا، ئێرانە، سووریایە، هەموو دنیا چواردەوری گرتووە بە ئاگر لە ناوخۆیشیە پەرت و بڵاوە و خەڵکی ناڕازیش دووسێ مانگە لە چەند مانگە لەسەر جادەیە. ئەمە جا ئەگەرەمە ئەڵقەی لاواز نەبێ کوێیە؟ من ئەو کاتەش بۆ تەلەڤیزیۆنی ئێوە وتم ئەڵقەی ئەم ئەڵقە لاوازە هەموو لەحزەیەک بۆی هەیە لێی بدرێ، بۆیە ئەبێ دڵخۆش نەبێ بەوەی کەوا لە مەنتیقەکە شەڕی گەورە هەیە و وابزانێ ئەم خێر لە شەڕەکە ئەبینێ. لە دۆخی ئاساییشە هەرێم پێگەیشت، لە دۆخێکی تری ئاساییشە هەرێم جارێکی تر گەشەی ئابووری و دیبلۆماسی و سیاسیش ئەکا و ئەگەر هەرێم بتوانێ ئەم قۆناغە تێپەڕێنێ ئەم گورزەی بەر هەولێر کەوتۆ دووبارە نەبێتەوە و نەبێتە مەیدانی جەنگی تورکی، ئێرانی، عێراقی، ئەمریکی و عێراق گەورەیە مەساحاتی بۆ شەڕ زۆری تایە و 15-20 ساڵی شەڕا هاتووە لەسەر ئەو شەڕانە. ئەگەر هەرێم بتوانن قیادەی سیاسی هەرێم هەردوو حیزبەکە حکوومەت و حتا حیزبەکانی تیژاو کاربن لەم قۆناغە دەرباس ببن، عێراق کوردستان لە چەند مانگی داهاتووە گەشەی بازار و ئابووری و بوژانەوە دەست پێەکە. باشە مامۆستا سەبارەت بە وتەکانی پلاسخارد لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی وەکو دەرفەت دەیبینی یا وەکو عیبە دەیبینی بۆ لە سەڵاتداران هێم ئەوەی کە پێوەستە بە هەڵبژاردنکەوتی جارێکی دواخرایەوە و ئەسڵی دواخستنەکە بڵێن بەر لەوەی بچێتە دادگای فیدراال لێرە پارتیوێکیتی گۆڕان تەمەنی پەرلەمانی کوردستانیان درێژ کردەوە و سەبارەت بە موچەش کە قسەی کرد کە ئەمە چارەسەر بکرێ و پرسی موچە بچێتە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی. بەڵێ ئەمە کە بلاسخارد دیفاع لە هەرێمی کوردستانەکە و ئەڵێ ئەبێ ئەو بوجە و موچەیە بدرێ و ئەبێ ئاسایشی هەرێم پارێزراو بێ، ئەمە فرسەتەکەیە. ئەوەش کە ئەڵێن دواخستنی پەرلەمان ئینتیخابات ئەوە هەڕەشەکەیە ئەگەر لە دەستی کووردا بێتەمان، ئەگەر لە دەستی کووردا بێ، ئەگەر لە دەستی کووردا نەبێ یعنی عێراق دەستی پێوە بکە ئیهمالی کە هەر ڕۆژی بە بیانویە بڵێ ئینتیخابات مەجالم نییە، ئەوە هەڕەشەکە لەسەر عێراق بێ لەسەر کوردستان نابێ. بەڵام ئەبێ هەرێمی کوردستان پارێزی خۆیان پاککەنەوە و بیسەلمێنن بۆ خەڵکی کوردستان و حیزبەکان و بۆ ئەنجومەنی ئاسایش و ئەوەش کە یەتە شوێنی بلاسخارد کە ئەڕوا ئەبێ بیسەلمێنێ کە هیچ بڕووبیانویەک و گرەیەک لە لای هەرێمی کوردستانەوە نییە، ئەوە بەغدایە کێشەمان بۆ دروستەکە. ئەو کاتە ئەو هەڕەشە لەسەر کوردستان نامێنە ڕۆکاتە عێراق کە ئەو پابەندی دەستور نابێ. بەس چاوەڕێی چی بکەین هەوڵێکی شەبوو بۆ عێراق وڵێن کۆتایی بە نێردەی نەتەوەی گرتوەکان بێ لە عێراق هەوڵێکە بوو و پلاسخارد ئەمڕۆ لە وتارەکەیدا باسی تا کۆتایی مانگی 5 وڵارکەکەی بەردەوام دێت. ئایا بێکجاری کۆتایی بارکی
نوێنەرایەتی و نێردەی نەتەوەی یەکگرتوەکان دێت چووکەم هەوڵە شەبوو کە کۆتایی پێ بێت ئەگەر ئەمە ڕوودا کاریگەری چی دەبێت؟ نا ئەو ئەڕواایەکی تریەتە شوێنی دۆسیەکە تەسلیمی ئەوەکە ئەین دۆسەی هەموو عێراق بەغدا هەولێر سلێمانی هەموو پارێزگاکان دۆسەیەکە و هەموو شوێنە معلوماتی هەیە ئەو ئەڕوا کەسێکی تر دێتە شوێنی و تەسلیمیەکەن چکە پێشتر ڕاوێژێک هەبوو لەگەڵ لایەنە سیاسیەکان لە هەرێم ڕاوێژیان پێکرابێ ئایا لەگەڵ مانەوەی نێردەی نەتەوەی یەکگرتووەکان جگە لە وەکو نێردە بڵێن کە نوێنەرایەتی نەتەوەی یەکگرتووەکان لە عێراق یاخود بڕواچکە بازۆکی خواستێکی عێراق بێ کۆتایی بە کارکردنی وەکو نەتەوە یەکگرتووەکان بڵێن کە نێردەیەکی تایبەت ئێستا بۆ عێراقی لە وڵاتانی تر ئەمە نییە بهێنرێت. من نەمبیستووە کە بڕوا و نەیەتەوە شتیوان نییە ئەویش بڕوا جێگرەوەیەکی هەر ئەبێ زۆر چاکە پەیوەست بە شەرعەتی دامەزراوەکان وەی کە باس کرد بەس ئێستا هەیە لە بینی یەکێتی و پارتی لە ئێکترازان دەمێکە هەیە بەوە چوونی بەڕێز تۆکاری چێک کە بۆن لە ئاسی باڵا بۆنەوەکو سەرۆکی یەکێتی سەرۆکی پارتی ناتوانن بێکەوە کۆبوونەوەکیش بکەن ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ و دواخستنی هەڵبژار لەیان دادگای فیدراڵی بەردەوام بێت چاوەڕێی چی بکەین لە دۆخی هەرێم؟ طبعاً هەتا دوورکەوتنەوەکە زۆرتر بێ کێشەکان خۆی کێشەکانیان ئەوەنە قوڵە لەوە قوڵتر نابێ دوو هەرێمە و بەعەمەلی دوو ئیدارەیە دوو قیادەیە دوو ڕوئیەی سیاسیە دوو ڕوئیەی حیزبی زۆر جیاوازە هەتا ینی دوو ئیسە کردوانە بە دوو عەلاقات بە دوو هەموو شتێ ئەگەر نزیک بوونەوەکەی کەرکووک ببێتە عەمەلی ینی جددی و ئیشی جددی لەسەر بکەن تەفاهم بکەن و ئەم فرسەتەی کاتۆتە پێش بۆ عێراق و لە عێراق و بۆ کوردستان بەشێکیە بێتە فرسەت ئەوانی بکەن کەرکووکە بێتە سەرەتایەکی باش بۆ هێوربوونەوەیەکی تری باشتر لە بینیانە و ئەو کاتە ئینتیخاباتی لە هەرێمی کوردستانیش ئاساییتر ئەکرێ و بەش ئەو کاتە کەم کەم کە ئینتیخابات کرا پەرلەمان دروستە بێتەوە پەرلەمان بۆ حکوومەتیش ئەبێ یعنی دۆخی ئاسایی بوونەوە دەست پێ کاتەوە ماوەتە سەرەوەی کە ئایا بزانین عێراق ئیرادەی ئەوەی هەیە یا حەز ئەکا ئەم پەرلەمان و حکوومەتی هەرێمە دروست بێتەوە یاننا ئەوە کەوتۆتە تقریباً ئیسە لە دەستی محکەمەی فیدرالی و عێراقایە ماوەتەوە سەر ئەوەی ئەمان چەند جددی ئیش لەسەر ئەوە ئەکەن ئێستا بێ مەسەلەن ڕێبکەون لەسەر ئەو بابەتە ئەوێت چارەسەر بکەن کە یەکێتی ئەڵێ مستەحیلە من جارێکی تر ناچمە ئینتیخابات 11-0 هیچ بەدەسەوە لێەوە یەکێتی ئەگەر خۆیشی یابێ بە داری گۆڵا ئەگەر خۆیشی تیا بچێ ئەوەی قبول نییە ئەم بابەتە چۆتە محکەمەی فیدرالی لەوێ ئیسە تاوتوێ ئەکرێ ماوەیەکی زۆرە بە جۆرێ لە جۆرەکان ئەبێ ئەمە چارەسەر بکرێ کە ئەوە چارەسەر کرا بابەتی یەک بازنەی و چوار بازنەی دێتە پێش ئەو بازنەکانی چارەسەر بکرێ ئیتر کێشەیەک لە بینی پارتی وێکێتیان نییە ئەوەندە قوڵ بێ کە هیچ شتێکی بۆ پەک بخرێت باشە ئەی سەبارەت بە کۆنەبوونەوەی بافڵ تاڵەبانی و مەسعود بارزانی گرێەکان ئەوەندە زۆر نەتوان کۆبوونەوەی لوتکە بکرێ معلوماتم لەسەر ئەوە نییە من هیچ نەبیستووە هیچ کێشەیە لە بینی کاک مەسعود و کاک بافڵا هەبێ ئەو شتم نەبیستووە هەرگیز باڵە چکای سە کۆبوونەوە دەکرێت وەفدی پارتیاتون بۆ سلێمانی باز دەکە وەفدی بڕیار بەدەست نەبێ بەس لێرە سەر عادەتە نەبێ ئەو وەفدانەی خوارەوە عادەتە نەبێ لە سیاسەتە ئاوایە ئەگەر دەوڵەت بوو وەزارەتی خارجی ئیشەکان ئاسانەکە بۆ سەرۆکۆمار یا ڕئیس وزەرا ئەگەر حیزبیش بوو یا حکوومەت بوو حکوومەتی بچووکتر بوو بۆ خواردتر ئەگەر حیزب بوو وەفدی مەکتەب سیاسی ئیشەکان هەموو تەرتیبەکە و ئاسانێکا و ئەیگەێنێتە قۆناغی بڕیار و ئیمزای کۆتایی ئەو کاتە کۆبوونەوەی لوتکەی ئەکرێت هەر عورفی سیاسی ئاوایە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا محەممەد ڕەوف لە هەولێرەوە لەگەڵ مامووی مادماکر سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین سوپاس بە بینراین بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ